سلااو هاوڕانی خۆشەویستم خۆشحاڵم جارێکی تر هاتمە وڵاتان لاڵقەیەکی نوێ بۆ دەستپێکردنی مەنێجەر کارێر مۆت دەبواە ڤیددیوکە زوورتدانێن بەڕاستی بەس لە بە دوو یاریە تازەی کە هاتیە سایلێن تێڵ و ئەنتڵداون ئەو دوو یاریە ترسناکە مەجالەکە کەم بوو بۆیە تاخیر بوو داوای لێبوردن دەکەین هاوڕیانی خۆشەویستم سەرەتا ئەگەر تازەی بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیرمەکە بە بتوانین بەردەوام بین شاشە ئارنۆلد نمایش دەکە لەسەر شاشە دەست پێ دەکەن بسمیلا بێگومان سەرەتای هەموو کارێکی خێرە هەر کارێک بە بسمیلا دەست پێەکەی دڵنیا بە پەشیمان نابیەوە مەنەجەر کارێر مۆت نیو مەنەجەر کارێر مۆت با دەست پێکەین بسمیلا با بزانین چێژی 2025ەکەی زیاترە لە 2024ەکەی من دڵنیام چێژی زیاترە چونکە 2024ەکە بەڕاستی خواخوامان بوو کە تەواو بێتن لەبەر ئەوم گلیچێکە تێدا بوو نابینە یاریزان دەبینە ڕاهێنەر وەکو 2024ەکە وەکو هەموو جارێک من نازانم هەر هەمان کەسایەتی هەڵ دەبژێرمەوە ڕەنگەوانە تەمەنیان کەمتر بێ یان ڕەگەزیان جیاواز بێ وەکە مشار ئەوە هەڵ دەبژێرمەوە ناوی خۆمان بە دابنین هەر بە ناوی خۆمان دەکەیت گۆران گۆران ئەلی بۆ سینگلت کێشەمان نییەوانە بارۆکو خۆی بێ بەس ئەگەر شێوازی پرچەکەی تۆزەک دەستکاری بکەین ئەوە جوانە ڕەنجی پرچەکەش دەگۆڕین با ڕەشی بکەین بە هەندێک تۆزێک لەی خۆمە بچێت ئەو ڕەنجی پێستیتەوە ئایبینێ تۆزێک لە فێسی خۆمان تۆزە گوار نزیک بێ تەواوە پرچەکە باڕەش بێ نا هەر یەکەم زۆر جوانتر بوو ڕیشەکەش تۆزێک ڕەش بۆ جلوبەرگەکە هی خۆی جوانە بەس کێشەمان نابێ باڕەش بێ باتان سیقەکە جوانتر بێتن وانە با بڕوە یانەیەک دروستکەین یانەیەک هەڵبژێرین سەرەتا هەر وەکو پێشوو یانەیەک هەڵبژێرین ئەگەر مەجارمە پاشان ئینشەڵڵا پارتی تکە دادەنین و یانەیەک دروست دەکەین هەر بەنای کوردستانیش ئینشەڵڵا کامە یانە هەڵبژێرین خۆمان دەری باێرم حەز دەکەم هەر وەکو دووبارە دەچمەوە خولی ئینگلیز بەهێزترە لامیان بەهێزترە کامەیانە بێن یانێکی مام ناون دێنین ئینشەڵڵا نە بەهێز بێنە زۆریش بەهێز بێنە زۆر بێهێز بێ یاریزانی لاو دێنین یاریزانی باشیش دێنین تێکەڵەیەکی باش دروست دەکەین هەوڵ دەدەین بەرەبەرە ئاسیان باشتر بکەین ئەستەم وێلە خراپ نییە چێرسی نابەهێزە وەڵام مانوینایەتێتم حەز لێ خراپە ئێستا پارەشی باشیش لێم دەستە بەس نە لیڤەرپولیش مانوینە مانستینە زۆر زۆر بەهێزە نیوکاسل خراپ نییە حەزم لە نیوکاسل هەیە تۆتنام ناوەڵە هاوڕێم با بە تۆتنام دەست پێ بکەین تۆتنام با بڕوە گواستنەوەکان با هەبێ ئاکتیڤ با ئاکتیڤ بێ تەمرین و شتەکان دەستکاری ناکەین با هەبێ چەند دقەی وڵی 4 دقەی بەسە ئۆڵد کراس لەجندەری حەزمێ سەرتا بە ئۆڵد کراس دەست پێ بکەین چەند یاریک دەکەین کە دەستمالی ڕاهات ئیشاڵە دەکەینەوە لەجندەری باشە ئانە کێشەمان نابێ ئینشاڵڵا ئەوەی ئاخریش پارە چەندت هەبێ با 50مان هەبێ لەگەڵ ئەوەی خۆمان تۆزێک زیاد بی پارێکمان لە دەستبی سەرەتاندا گیاریزان بگوازینەوە بێگومان چەندانەی خۆشمان دەفرۆشین یان ئالگۆڕیان پێ دەکەین بە دۆلاری یۆرۆ بار دۆلار بێتن
A warm یەکەم welcome to you all. کۆنفراس Without further delay, we are pleased to introduce your new بەڵێ manager. خۆمان بەدەستگاکان دەناسێنین بۆ ڕکابەریکردنی هەموو یانەکان پلێ یەکەم بۆ خۆمان دەنێن لە ئێستاوە بسم الله دەست پێکەین وەرزەچینەی کارێر مۆت سەرتا باوانان ڕەت دێن چەند ڕۆژێک بستە پێش لە سەر و نووسرا 14 ڕۆژمایە خولی ئینگلیزی دەست پێ بکاتن هاوڕێیان حەزەکە کامە یاریزان بگوازینەوە لە کۆمنت بۆم بنووسن من هەوڵ دەدەم چەند یاریزانێک بگوازمەوە هەم یاریزانی باش و گران هەم یاریزانی لاو و هەرزان تێکەلەیەک لە هەردووچیان دروست دەکەم ئەو کاتەی خۆمان بەرەبەرە بێزیان دەکەین و وا دەکەین هەم خێریان لێ بکەین هەم نەتیجەشیان پێبینین با چەند ڕۆژیت کە ڕەت دێن بەس هاوڕێیان سێری شاشە بکەن فابریز و ڕۆمان و زیاد بووە ڕۆژنامەنووسە بەناوبانکەی دنیا کە گواستنەوە یاریزانەکان یەکەم کەس دەکەنەوە ڕادەگەیەندرێ بەڕاستی شتێکی جوانەکە لە FC25 زیاد کرایە لە بەشەکەی پێشووی FC24 نەبوو ئەو شتە بەڕاستی شتێکی جوانە هەندێک یاریزان دەگوازمەوە دوایش پێشنیاری ئێوەش قبول دەکەم ئینشاءالله هاتینەوە هاوڕێیانی خۆشەویست هەندێک گۆڕانکاریمان کردو هەندێک کەتمان کردو هەندێک بازرگانیمان کردووە سۆنمان بە 80 ملیۆن فرۆشت پارێکی سۆن کە زۆر یاریزانەکە لەبەر دڵانە حەزم پێیدی یاری پێکۆم بەس فرۆشتم و بە پارەکەی و 100 ملیۆنیشم خستە سەری ئەوجا چێم کڕی سێری کەمزان چێم کڕی هاچینە سەر تەشکیلەکە ئیمباپێ نازدارمان پێ بکڕی پێمان غەدر لە ریال بێکەسە گواستمانەوە لامین یاماڵمان کڕی ئاراخۆمان کڕی داڤیسمانە بایر کڕی لەگەر گاوی لە بەشۆنەی وەک سەرتە پێکاتەکەمان زۆر بەهێز کردێ مازمێکمان دەوێتن لەگەڵ ناوەندێکمان دێ زۆر حەز لە بێلینگامیە یەک دوو یاری سەرتای پێ دەکەین زانیمان نەقسمان زۆرە کاتەی دوو یاریزان تر دەگوازینەوە چکە یاریزان یەکجار زۆرم فرۆشت هەمووش بە پارەی خەیاڵی هانی پارێکی باشمان لە دەستا چەند ڕۆژیش ماوە ئەلێرە تاکتیکە یعنی لێرە دەتوانی مدەریب بۆ یاریزانەکان بۆ ێژبەرەکان مدەری بەچیان بۆ دادنێ بۆی بێستر بن شتێکی وانم دەمێ بێ پارەی زۆر پێ نەدەم بەرەبەرە خۆم دەمێ بێزیانکەم بەس بە چەند مدەری بە چیانزان ببینینەوە هەرزانەکانمان دێ بەس هەرزان پارەی لۆی سرف ناکەم خراپ نییە کامەی لە هەمان هەرزانترە هەتا هەرزان بێ چەند هەرزامی باشتر ئەوە یاریزانەکان زووتر ئاستیان بەرەو پێش دەچی ئەگە مدەڕی بی تایبەتیان دانی ڕای گۆچەکە حەس ناکەمەر پارێکی پێ سەرف بکەم بەس ئەوە خراب نییە دەتوانیت مدەڕی دۆمیشیان بۆ دانی ئاسانتر بەرەو پێش دەچن تاو هەوزەم ئێستا حازرین دوو ئۆفەر چێە ئۆ ئەم بە قسەی کودواردی دەری داخوازی بۆ یاریزانەکانمان هاتووە گۆرچی دەی فرۆشم گۆرچی سێم مەیز ئیشەکی وان پێ نییە پارەکانیش زۆر کەمە 19 ساڵە ئەخوای فرسی پێ نادەم من یاریزانیت کە دێنم بەزەوە بێگومان نافرۆشم ڕەفزیشم دای ماشتەستی 56 میلیۆنیدایە ویدۆجی با بڕۆ هاوڕێیان دوو ڕۆژ ماوە پریمەر لیگ یەک ڕۆژ ماوە هەرێو گۆچیە لە کۆڵم نەبتەوە بڕۆ کاکە دەبڕۆ خۆ یاریت پێ ناکەم
با بڕۆ هاوڕێیان ڕۆژی دەستپێکردنی پریمەر لیگ یەکەم یاری لەگەڵ لیستەرستی لە دەری یاریگای خۆشمان پێویست ناکە پرێسۆ کوران سۆشتانم حەز لێ نییە با بستە ناو یاریەکە سەر تەشکیلەشمان حازرە یەکەوسەر یەکەم یاری پریمەر لیگ وەرزی نوێی کارێر مۆت Pour l'instant, c'est sourire, photo, selfie, parce que c'est son premier match sur ce banc. Mais le plus dur est sans doute à venir. On va vivre ça ensemble dans un instant. De foot à Leicester. یەکەم یاری ئیمباپێ و هاوڕێکانی لامینیە ماڵ ئەزۆ شێتەکانی زۆر لێک نزیکە ئەولۆ لە بیرشم چوو ئەو یاریزانەشم لە ئەرسناڵ هێنا دیفاعی تادا کالە فیۆری بەڕاستی یاریزانش تایبەتە ئیمباپێ گۆل یەکەم نا بەلەم نەکرد لامینیە ماڵ لام وەزع خەریک وا دێبدا هیچ مەجال نیە یاری یەکەم دەبێ ببینەوە بۆی بتوانین لە ڕکابەری بەردەوام بین پلەکانی پێشەوە بگرین عەفیا ئاراخۆ ئەوزام گۆلی یەکەممان خوارد کێشە نییە هەموو جارێ یاری دەست پێ گۆل یەکەمم دەیخۆم کێشە نییە ئەسڵان کێشە نییە بەس نازانم گۆتی هیچ جوولە چی وای نەبوو ئەو خەت وەڵای ئەو دەبای فڕێ بداتن نازانم داشم گرت تا گۆشە سێ گۆشەشم داگرت Et c'est reparti, les Spurs sont menés d'un but. On attend la réaction maintenant. Alphonso Davies. Gavi. Le ballon pour Kylian Mbappé. نا شوتان واسە بردەڕوە ئەو گۆچە دەرێ ڕادەبێری لامین لا ئەو Sur cette action, mais pas comme ça. ڕاستی مازمەچی سەر ڕممان دێژمارنەوە پێشنیاری چێ دەکەم بیگوازمەوە ئەو نە Et il remporte son duel, bien défendu. ئەفیە ئەوە یاڵە لێستێنە دەقەی کەمم دانەوە بەخۆی گۆلشکە بخۆین نایەتەوە Sur le côté, un bon coup à jouer quand même. Le ballon مستەکەەوە pour Pereira. نا Avec maintenant récupéré Pereira. ئەفیە وەڵا گۆلی ئەی باشە گۆچیستەکەەوە سەرەتای یاری دوو گۆل بخۆی بەو دەقەکەمەش بەڕاستی قورسە گۆلی تابێت هاوڕێ وڵد کراب ئەوەکەم نابرد کردمە لەجندەری ئێدەنا کاکە دەکەلەکە لێ بدە براکەم وەگۆی کاکە پەنارتی لێرە بە ئەمبابێ مەگەڕێەوە کاکە یاڵڵا Ricardo Pereira. ڕاستی چەند یارێکم دوێتە دەستنی ڕادێتەوە بەرگریم سفرە ئەفیە Kylian Mbappé. Werner. ئەمباپێ ئەیدەنا Ballon perdu par Kylian Mbappé. جیاوازیەکەمان ئەوەیە ئەوان بەرگریان باشترە من بەرگریم وێرانە بەڕاستی چەند یارێکم دوێتە دەستن ڕادێتەوە دەبشە نازانم خەتای چیەوە Bien joué dans la profondeur. Oh, le face-à-face perdu. La frappe puissante. بەرگریم زۆر خراپە زۆر خراپە Rodrigo Bentancur. بەس پەلەش دەکەم ینی خەتایەکە لە خۆمە ئەرێەوە چێت تۆ لەکوێیە Mbappé.
Davis. Avec Kylian Mbappé. گۆڵ یەکەم ئەمباپێ بە درێسی تۆتنهام ئۆفساید وەڵا کەوەرە چ خۆش بوو ئۆفساید لە خۆشییان دووارەشم نەکردەوە ئەوەندە سیقە پێ بکە گۆڵ بی ئەو گوناحە ناچێتە گۆڵەوە گۆڵ بە زۆ باش بوو گۆڵی یەکەم چێ ئۆ لامین نیەماڵی نازدار منداڵەکەی کە تۆ لەریە خۆجاڵش ناڵێ ئەو جارەش ناڵێ ئۆفساید کاکە گیان نانەخراب نەبوو پاش بێرەمان چۆل کرد دو یاریزان لە بەشۆ نەکڕی یەکیان ئەسیستی کرد یەکیان گۆڵی یەکەمی ئەم وەرزەی تۆمار کرد کێشە نییە گێمی دوم گێمی ڕاهێنەرانە مادەم ماوەڕیان زانین سەنگەجی ئەو دوێ دەگۆڕم بە لەمسەی ئاخیر ئەمباپێ زیرەکرا Le début de la deuxième mi-temps, les Foxes qui mènent toujours d'un but. ئۆ کاکارە خۆ لێرەیە براکەمارە خۆ لێرەیە Timo Werner. ئەی دەنادە سەریا خێرا بە کاکە گیان خێرا بە Et un bon travail de la cellule de recrutement de Wolverhampton avec ce transfert qui vient d'être fait. ئەو Et oui, c'est un magnifique renfort pour cette ئەو کەلەفیوریە بەڕاستی que son adaptation soit rapide بۆ توشتی کەمە et belle. ئۆ وەڵای دامە ڤێرنەر Intervention. تۆپەکە لەو ئاوەڕۆی نازانم ئەها Les Foxes qui ont un peu de liberté sur l'aile. وەرە تیپە بێزە گۆڵ لە خۆمان نەکەی کاکە Alphonso Davies. Araujo. با پەلە نەکەین باشتر بەس خۆش Davies. Werner la prend la progression. ئەی دەنا کاکە خۆم لادای وەڵای خۆم Finalement, لادای le ballon est perdu. ئەو بەسەو تۆپە وەگرا Laisse jouer avantage چ بوو et qui arrête le jeu. ئۆفساید Faute. ئێولو وڵای هیچ نەک دەر تۆ ئەسڵن تۆپ لەکنە من نەبوو زانی جێم با پێم گۆڕی زەرەتم کرد دەیم با بێت تۆ پێ وەگرە کوڕی چاو Ndidi. Tacha. ئۆ Patson Tacha. نیشانەی سەر یاریزانەکانم دەڕوە نازانم Ah oui, c'est bien vu ça. ئەفیا Finalement intercepté. Rodrigo Bencourt. Gabi. Avec Kylian Mbappé. ئەی نا وەڵی پاساتەکەم دایە کاکە دەی ئیمباپێ دەی ئەی هەوار Ndidi. Werner. ئۆ دا ڤێرنەر یەک گۆڵم بۆ پێ یەک گۆڵ Ah, il y a une déviation et ça sort en corner. دەخە زۆر خێرا دەڕۆ Voilà, un peu de fraîcheur avec ce remplacement. Le corner de Gavi. ویسم بامە شێوازی Mais ce ballon est perdu. ئۆ Pour écarter le danger. Ça joue vers Timo Werner. گۆڵی بەرامبەر تیمو ڤێرنەر گۆڵی جوان لە خۆمان جوانە دەقەماوە بۆ گۆڵی بردنەوە ڕیمۆنتادا یاری یەکەم و ڕیمۆنتادا ڕیمۆنتادایەکی بکەین ئەڵڵا نا ئەوە چۆن دەردەی بێگومان نابێ تۆ ببێتە دەرێ یەک گۆڵمان زەحمەتە هاوڕێیان Score de parité. هیچ تەبدیلە شمان نەکردووە
vu le contexte dans cette ئەدەم با پێدا بڕۆ et c'est la victoire assurée. بینیمدا کوڕی باش حەبیبی مەلاین وەستەکەی کاکە دەقە دەڕوا ناوێرە خۆی لێدەم وەڵڵا دەترسم تۆ بکەتاوت بەم گۆلەکە بخۆ وەڵڵا هاوڕێیان ئۆ خەتەرە 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 ئەو بزانم دۆڕای نەوێرم خۆمی لێدەم بەس هاتە تۆبەکە نەکەتاوتی گوتم با دەقە نەڕوا کەچەوە گۆریشمان کە بەس گۆچەکەی من بەڕاستی تۆبی دەرناین Ce but est crucial. Il est à quelques minutes de leur offrir la victoire, mais cette fin de match peut encore nous réserver des surprises. Cette occasion est hyper importante. C'est peut-être une des dernières pour tenter de recoller au ئمباپێ دە یەکشتم نۆ بکە danger était imminent. وەڵڵی زەرور بووە ئەوستەکە دەستەوێندەر Encore 2 minutes seulement à jouer dans هەنە ناوێرم خۆمی لێدەم بەڕاستی ها دە شەستەکەنوانە Ferraillou. ها دەچێت سەری هەتۆ بەکەی دەگەنە پازر هەبسمولای ئمباپێ باشتر بەخۆ ئەو غەڵەت 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 دەی دەری ئینگلیزیش بۆ شتانە خۆش وڵات دەقە نەمە برا گەمە یەکەم میسماری مۆتادەکەی بەڵام دۆڕاین دوو یاریزان بە خێرایی دەبێ بگوازمەوە لۆم پێشنیار بکەن کامە یاریزان نەقسە لە تەشکیلەکەم بابی گوازمەوە هەمووی تووڕەنە بەم ئەنجامە رازیینینە بێگومان نابی ئەم ئەنجامانە بەردەوامی هەبێ Les sociaux vont exploser. Quel match, quelle performance incroyable. Super. ئەنجامەکی زۆر زۆر خراپ لە دەستپێکی وەرز یاری دووەمیشمان دوای 4 ڕۆژ بەرامبەر ئیڤەرتۆنە هاوڕیانی خۆشەویست باڵقەکە لەمە درێژتر نەبێتەوە ئیشەڵا دەتان بینمەوە بەڵام وەکووتم لایک و سەبسکرایب لە بیر بکەن بۆی بتوانین بەردەوام بین باشتر بە کوالیتیتر خواتان لەگەڵ